والله بەنسبەت شقام و جادەکانەوە هیچ باش نین بە هیچ شێوێ باش نیە حکومەت ساڵانە باجێکی زۆری لێزانێ ساڵی 100,000 مەسایە دەکسین لە شاری سلێمانیا ئیشەکەنی باوەڕکە یەک شوێنێ نییە کە بزانی ئەمە تاسەی دییانە لەم ئەبێ ساڵانە هەموو ساڵە پێش ئەو سارە و داگری کەری کاتی سەدام حوسێنیش ئەو قیرە باشترە لێمە ئیسە کردویانە ئەمەی کردویانە هەمووی بووە بە چاڵ و چۆڵی و هەر بە ئەمە یەکشن نار خۆڵەکە وای باشتر بوو تۆزێن عربانێکیان پێەیە تۆزە قیران تێ کردووە ئەیرە پڕەکەنەوە ئەو پڕ ناکەن و ئیمان پێنیا تاوە پارەکە بەس پارە خواردنە ئەم جادەیە زۆر هیلاکە زۆر تێک چووە خۆی بەحساب مێژووی ئەم جادەیە زۆری ژنیە ینی ئەم جادەیە هەمووی 10 ساڵ نابێت دروست کراوە بەس دوای لێ هاتووە لەبەری بە کوالەتێکی باش دروست نکراوە ئێمە سێ جار بە شارەوانی مانوت بە هاتو چۆمانوت ئەوە کۆمپانیا دروستی کردووە کۆمپانیا نۆژەنی کردوەوە جاری دووەمیش ئێستاش بە ڕۆژانە هەر پینۆپەڕۆی ئەەکەن و هیچیش ئیسفادە لێ ناکەیت و زەرەرێکی زۆری لە سیاری خەڵکاوە ئێمە مەحەلەکەمان لێرەیە بە ڕۆژانە لێرەوە چەند سیارەیەکی زۆر کێت لەو تاسە ئەیات و ئەڕوا زەرێک ئەیات و ئەلیا ئاگامە لێ تایە ئەتەقێ ئاگامە لێ پارچەی یەدەشی ئەشکێ مەسەرەن بۆڵتی دەرەچێت چەنەها جا لێرە خەڵگات و دیتخوات جەجێکم بنێ لیا من تایەکەم دەرچووە تۆزێک لە کۆمپانیەکانیش یعنی لەو شتەیە تۆزێ ئەوانیش بەرپرسن لەوەی کە مەسەرەن مەجموعەیەکین هەیە کۆنکرێتی ئامادەکراو هەیە با ناوی شوێنەگەن دەبین بڕواکەی ئەوانی ژێت 30 تەن چیمەتوی لێ لێرەوە ئەڕای ئیستۆب ناکە ئەو دەڕابەی ئێمە ئەجۆڵێتەوە دوکانەکانمان ئەلێرێتەوە کە لەو تاسانە ئەیە ئەوانیشی چێکن لە سەبەبەکان بەس ئەگەر جادەی خۆی کوالەتی بێ ئەوەش نابێت ئەو کۆمپانیا کردوێتی و هیچ تەمەنی ئەمەش لە 10 ساڵ بڕوا ناکەم ترازابێت هەر 10 ساڵ ئەبێت ئەم جادێ دروستکراوە بەس لەبەری بە کوالەتی باش نەکراوە هەر لە ساڵی یەکەم و ساڵی دووەمە کەوتنە پینۆپەڕۆکردنی هەمووی پینۆپەڕۆیە ئەو جادانەکە سەرنجبەن هەمووی پینۆپەڕۆیە ئەو پارەی کە لە مرور وەرەگیریە لەسەر سیارەکان بۆ چاکسازی ڕێگا هیچ بڕێکی نادرێ بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و چەند ساڵیشە ئێمە ساڵانە کتابەکەین بۆ وەزارەتی شارەوانی کە لەگەڵ وەزارەتی داخلیە تەنسیقکردن بەشێکمان بنێ بۆ چارەسەرکردنی شەقامەکانی ناو شاری سلێمانی بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێک نەبووە ئێمە هیچ بەڕەپارەیەکمان پێ نادرێ هەچی کارێکەکەین لەسەر بودجێی خۆمان جێبەجێ ئەەکەین شەقامەکانمان قیرەکەی کۆنا یعنی زۆربەی شەقامەکانمان لەوانەیە 15 ساڵ بەسەر قیرەکان ڕۆشتە بێ لەبەرەوە کە بەشێکی چاکەکەی بەشێکی تری ساڵێکی تر تێگەچێ خەڵک وازانێ ئەو بەشەیە کە چاک کراوەتەوە بەڵام ئێمە عمری شەقامەکانمان زۆرە کە پێویستە ئیستا تەبەقەیەکی کامل بەسەر هەموو شەقامەکاندا بکرێتەوە تاسە دروستکردن یاخود دانانی ئیشی ئێمە نییە ئیشی بەڕێبەرەتی هاتوشە بەشی ئەندازەیە ئەوان جێبەجێیەکەن تەنانەت ئێمە گلەیمان هەیە لەسەر ئەو تاسانە بە تایبەتی پلاستیکەکان چونکە بە مروری زەمن ئەو تاسە پلاستیکانە بنە هۆی شوێنی چاڵکردنی قیرەکە.